مەلەف شاسوار عەبدولواحید لەگەڵ براکەی با سەیرێکی ئەمە بکەین جارێ پەلەمەکە. سەیرترین خەبەری ساڵ هەرچی مەسئولی دز و گەندەڵ هەیە لە بەغا ڕاکە. کاک شاسوار نەبێت چوە بۆ بەغا وێستا لە بەغایە. ئەزانن بۆ لەبەرەوەی بێمنەتین سوپاس بە خوای گەورە سەرمان بەرزە. خۆبینیتان ئەمە گوتەبێژی نەوەی نوێ خۆی لە کەرکووک شکستیە ناوە و ڕای کردووە کە چی ئێستا وا خۆی جیف کردوێتەوە باسی شاسوار عەبدولواحید دەکات. جاتخوا با ئەم ڤیددیۆشمان بۆ لێبەنەوە اینجا من پێتان ئەڵێم شاسوار عەبدولواحید بۆچی چۆتە بەغدا. ئەمێنێ لەوەژگەشت بە ڕاکان جمهوری بڵێ ڕاکان جمهوری نۆزەیمان تۆ پارێزگاری کەرکووکیت نەوەی نوێ پارێزگارداری. ئۆ کاگیمدات اینجا لە ڤیددیۆکە باسیەوەی دەکرد کە شاسوار عەبدولواحید گەندەڵ نییە و لە خۆی ناترسێت بۆیە چۆتە بەغدا. ئەرێ ئەی شاسوار عەبدولواحید نەبوو چەند مانگێک پێش ئێستا لە زیندان بوو لەسەر چی دەستگیر کرابوو؟ لەسەر کاری خێر؟ لەسەر گەندەڵی بوو. ئەو مافی دەیان کەسی خاوەن پشکی چاڤیلاندی خوارد. هەر لەسەر ئەوە بوو دادگای سلێمانی لەسەر سکاڵای وەزارەتی دارایی و ئابووری دەستی گرت بەسەر مڵکەکانی کۆمپانیای ناولیا و چاویدا. ئەمەش بەهۆیەوەی ئەو دوو کۆمپانیای شاسوار عەبدولواحید لە ساڵی 2010 قەرزی حکوومەتیان لەسرە. تەنانەت پارەی ئەو کارەبا و ئاوەشی نەدەدا کە بۆ چاڤیلاند بەکاری دێنا. ئێبرا داهاتی ئەوانە دەچێتەوە بۆ حکوومەت ئەمە مڵکی گشتیە تۆ زەوتی دەکەی. ئەی ئەمەش گەندەڵی نییە؟ اینجا با پێتان بڵێم شاسوار بۆچی چۆتە بەغدا. ئەم بڕیارانەی لە دەستی منە. باشە هەمووی بڕیاری دادگای کە ڕادەی بەغدایە بۆ زیندانیکردنی نزار عەبدولواحید قادر کە برای شاسوار عەبدولواحیدە. دەزانن بڕیاری زیندانیکردنی بۆ دەرچوو بەهۆی گەندەڵی و دزینی ماڵی دەوڵەت. نزار وەکو نوێنەری کۆمپانیاکانی شاسوار عەبدولواحید لە بەغدا کاری دەکرد. لە چەندین دۆسیەی گەندەڵی تێوەگلاوە تا دوجار ئاشکرا بوو فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو بەغیاب. اینجا شاسوار عەبدولواحیدیش هەر بۆ ئەم بابەتە لە بەغدایە و دەیەوێت لای بەرپرسە عێراقیەکان پاکانە بۆ خۆی و براکەی بکات. بەپێی زانیاریەکان لەو کاتەوەی دادگا بڕیاری دەستگیرکردن و زیندانی بۆ نزار عەبدولواحیدی برای شاسوار عەبدولواحید دەرکردووە چەندین جار ئەم کاکە شاسوار و سروەخانەی خوشکی هەوڵیان داوە ئەم کەیسە لە ڕێگەی واستە و واستەکاریەوە دابخەن تاوەکو ناو و ناوبانجیان لە بەغدا و عێراق لە کوردستانیش ئەوەنەی تر لە کەدار نەبێت کەچی بڕیارەکان بڵاو کرایەوە. هەر بۆ زانیاریتان لێ ئێسادا نزار عەبدولواحید لە عێراق نەماوە و ڕای کردووە.